بەڵێ بەڕێزان بەردەوامین هەر لەسەرم بابەتە لە هەولێر میوانێکمان هەیە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک نەوزادە مۆندی بەڕێزیان مامۆسای زانکۆن کاک نەوزاد سڵاو لێ بێبیانیت باش بە ئای دینار تاکەی ئاوها بەرز و نزمەکات. بەڵێ بانی بینەرانی خۆشەویست و بەیانی ئێوەش بەختەوەربی بەو سارد و سەرمایە بازاڕی دۆلار و بەرز و نزمی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عراقی گەرم و گوڕێکی خستۆتە بازار و هەم ناو سۆشیال میدیا و تیڤیەکان خۆی لە خۆیدا دۆلار لەم بەرزبوونەوەی بەرامبەر بە دیناری عراقی هۆکارەکەی تەنها ڕێگری گرتن بوو لە هەندێک بازنە یا هەندێک سیاسەتی بەنقی ناوەندی عراقی بەنقی مرکزی عراقی کە دۆلارێکی زۆری دەخستە ڕوو و بە دوواداچوون و وردەکاری و تەدقیق و وردبینی بە دوای ئەم دۆلار و ئەم نەختینەیە نەدەکرا کە سیاسەتێکی ناتەن دروست بوو و هەندێک لەو بانقانە کە دۆلاری ئەمریکیان بە ڕێژەیەکی زۆر بەرچاو وەردەگرت بەڵام دەمانبینین زموزۆڵی بازرگانی ئەم زۆر پارە زەبەلاح و گوژمە گەورانەی پێویست نەبوو بۆیە ئاماژە بوون بۆ ئەوەی کە بەنقی ناوەندی ئەمریکا و بەنقی فیدرالی ئەمریکا خەزینەی ئەمریکا ئەمانە هەموو گومان دروست بکەن لەسەر چۆنیەتی ئەو هەموو خستنە ڕووەی دۆلار و دیارنەمانی کە دەچووە بابی شێوەی تەهریبی ئەموال و پارەسپیکردنەوە بەڵام بەو میکانزمەکان گۆڕی بە سیستەمێکی نوێتر کە لە دوای سەری ساڵەوە ئاماژیان پێکرد کە دۆلاری ئەمریکی بەم شێواز و بەم سیاسەتە هەم نەختینەیەکە و هەم حەوالات و ئەتیمادات دۆلار دەخرێتە بازار بۆیە بینیمان لە یەکی مانگەوە و پشوداندرا بەڵام لە دوی مانگەوە 127 میلیۆن دۆلار خراب بازار لە بۆ دوی مانگ 134 میلیۆن و 500 هزار دۆلار خراب بازار کەواتە شێواز و ڕتمی دابەزاندنی نرخی دۆلار تا ئاستێکی تەواو تەندروست بوو بۆی بە شێوازێکی تەدریجی داببەزێ بەڵام لە دواتردا لە چاری مانگەوە 108 میلیۆن و 400 هزار دیناری خستە ڕوو ئەمە بووە هۆکاری ئەوەی ترس و دڵە ڕاوچێ و ناسەقامگیری ئابووری ڕووبدا بەرامبەر بە دۆلار و خواستی هاوڵاتیان زیاتری کرد لەسەر دۆلار ئەم سیاسەتە ئەم جۆرە سیاسەتەی بەنقی مرکزی وای کرد ئەم شێوە تەدریجی و دابەزانی نرخی دۆلار بە جارێکی تر نرخی دۆلار بەرز ببێتەوە و ئەوەی کارەساتتر بارتر بوو ئەوەی بارودۆخەکەی زیاترش لەژاو کرد لە پێنجی مانگ 43 میلیۆن و 500 هزاری تەنا بە شێوەی نەختینەی خستە بازار و زیاتر بارودۆخەکەی تێکدا لەبەر ئەوەی دەبواە کە لە دوی مانگ 127 میلیۆن بوو لە سێی مانگ 134 میلیۆن و 500 بوو دەبواە ڕێژەکەی خستنە ڕووی دۆلار زیاتر بەرز ببێتەوە نەک تۆ بێ لە پێنجی مانگ 43 میلیۆن و 500 هزار عرض بکەیت تەنا بە شێوەی نەختینەی ئەمانە هەم حەز و ئارەزوو خواستی بازرگانەکان پڕ ناکاتەوە. مامۆستا نەوزادیانی دەزانین ڕێکارەکانی بانکی ناوەندی ڕێگەی لە بەرزبوونەوەی بەهای دۆلار زیاتر گر بەرامبەر بە دینار ینی ڕێگەی لەوە گر دۆلار تەواوی تر بەرەو دابەزین بڕوە بەڵام ڕێکارەکانی تا ڕادەیەک گونجاو بوو نرخی 100 دۆلاری هێنایە 152,000 تا 160,000 شۆش ینی بۆ لە پڕکە بانکی ناوەندی زانی ڕێکارەکانی گونجاوە لەپەڕ ینی ئەو بڕیارەیە کە بڕی خستنە ڕووی دۆلار بۆ نێو بازار زۆر کەمتر بکاتەوە کە دەیزانی ئەمە ڕاستەخۆ کاریگەریە بێ دیسان بەهای دینار دابەزێتەوە. بەڵێ ئێمە وەکو ئابووری ناسان وەکو پسپۆڕی ئەم بوارە من بە دوو هۆکاری دوو شێواز و دوو هۆکاری فاکتەر لە دوو فاکتەری هەیە کە بانقی مرکزی ئەم خستنە ڕووی دۆلاری بەم شێوەیە لە بەرژیەوە نزم کردەوە من وای دەبینم ڕەنگە سیاسەتی ڕێگریکردن و پەیڕەوکردنی ئەو سیاسەتەی کە ئەمریکا بۆی داناوە لە خەزینەی ئەمریکا و لە بانقی ناوەندی جیهانی کە ئەمریکا ڕێنماییەکان دەدا بە بانقی ناوەندی عێراق
بۆ ئەوەی ڕێگری بکە لە پارەسپیکردنەوە و لە حواڵەکردنی دۆلاری ئەمریکی بە شێوەیەکی نایاسایی بۆ وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئێران و سووریا و لوبناان و تورکیا کە ڕێژەیەکی بەرچاوی دۆلار بە شێوەیەکی نایاسایی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشەوە دەگوازرێتەوە بۆ ئەم وڵاتانە کە بزات ئێران کە ئابلوقەی ئابووری لەسرە ناتوانێت ئەم عملە سەعبانەی کە لە عێراقەوە بە ئاسانی بیگوازێتەوە ئەمەش هۆکارێکی سەرەکی وەکۆکاری دووەم وای دەبینم بەنقی ناوەندی هەر باسی ئەوشم کردووە کە حەز و ئارەزوو خواستی بەنقی ناوەندی ئەوەیە ڕێژەی دۆلار بەرز بێتەوە لە قازانجی حکوومەت و بانقی ناوەندیشە بۆیە من وای دەبینم نایەوێت بە شێوەیەکی بەرچاو ڕاستەوخۆ و خێرا نرخەکەی داببەزێ بەڵام ئەوەی زیاتر نرخی دۆلاری بەرز کردەوە بۆ 156 و 57 پشووی ڕۆژی هەینی و ڕۆژی شەمەیە کە ئەمە وای کرد بەنقی ناوەندی هیچ بڕەپارێک نەخاتە بازاڕەکانەوە و ئیعلانی ئەم پشوەیدا ئەمە بووە کارێکی سەرەکی زیاتر بۆی نرخی بەهای دۆلار بەرز بێتەوە لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان من وای دەبینم داخستنی یا پشودانی بەنقی ناوەندی لە خستنە ڕووی دۆلار و نەختینەی وەکو ئەوەی وایە نەخۆشخانەیەک دابخەی بڵێ لە ڕۆژی هەینی و شەمە نەخۆش وەرناگرین یا پشوو بدەی بە شوێنە سەرەکیەکانی کە زۆر پێویستین ئەمە وا دەکا تۆ ئەگەر لە کاتێکدا نەخۆشخانەکان دابخەی یا پشوو بدەیە نەخۆشخانەکان کەواتە زیاتر نەخۆش خەڵک باشە تووشی دڵە ڕاوچێ و کێشە دەبێ بۆی چونکە ئەم شێوازی مامەلەکردنە ناتەندروست بوو بەڕاستی. باشە مامۆستا ئاماژە بە شتێکە لە نێخسەکان تاوتت لە خازانجی بانکی ناوەندیشە دۆلار ئەوە تا ڕادێک بەرز بێتەوە بووی نایە بە خێرایی بەهای دینار بەرز بکاتەوە و دۆلار دابەزێنێ مەبەستی لەوە چی بوو خۆ بانکی ناوەندی ینی نرخەکە سابتە لایەوان بە 146,000 دینار و 500 ئەفرۆشێ ینی گۆڕانکارەکانی بازار هیچ قازانجێک بۆوان نەگەێنێ؟ بەڵێ خۆی لە خۆیدا بەنقی ناوەندی کار و پیشەی ئەوەیە بەهای دیناری عێراقی جێگیر بکە یا سەقامگیری بکە هێزی کڕینی دینار ڕابگرێ بەرامبەر بە دۆلار بەڵام ئەگەر ئێمە ئاوڕێک لە ڕابردووی چەند مانجی ڕابردووی بەنقی ناوەندی بکەین ینی احتیاتی واتە یەدەجی دراوی بیانی بەنقی ناوەندی نزیک بۆ لە 85 میلیارد بەڵام لەم شلەژانی ئابوور و بەرژی و نزمی نرخی دۆلارە ڕێژەکەی بەرز بۆ 100 میلیارد دۆلار کەواتە ئەمە بەنقی ناوەندی لەم سیاسەتەدا سەرکەوتوو بووە بۆەوەی احتیاتی خۆی یا یەدەجی دراوی بیانی خۆی زیاد بکە ئێمە ڕاستە بە شێوەیەکی ڕسمی 146 جێگیر کراوە بەڵام بەنقی ناوەندی بە دڵنیاییەوە ڕێژەیەکی دۆلاری بە شێوەیەکی نافەرمی و ناڕسمی بە نرخە زیاتر دەخاتە بازار چونکە ئەو جۆرە سیاسەتە یا ئەو زۆرە خستنە ڕووی دراوە کافی نییە لە بۆ بازرگانەکان و لە بۆ ئاعتیمادات و حەوالاتی وڵاتێکی وەکو عێراق کە وڵاتێکی بەرهەمهێن نییە وڵاتێکی بەکارهێنە وڵاتێکی مستەوردە وڵاتێکە تەنها ئاعتیمادی کردە سەر وڵاتانی دراوسێ و تەنها کەلوپەل و کاڵا هاوردە دەکات بەڵام دەبێ حکوومەتی عێراق زیاتر چاوکراوەتر بێ و سیاسەتی لە پێشینەی ئەم حکوومەتە نوێیە دەبێ پێشبینی زیاتری خوێندنەوەی ئابوووریانیەوە چییە بۆ بەهای دینار یعنی چی لێت لە چەند ڕۆژی ئایندەیە باکە چی لێت؟ من پێم وایە لە دوای 5 مانگەوە ئەگەر بەنقی مرکزی ڕێژەکە بەرز بکاتەوە خستنە ڕووی دۆلار زیاد بکە بە شێوەیەکی تەدریجی بە شێوەیەکی بەرچاو بە گوێرەی ئەو بڕە دۆلارەی کە بەنقی ناوەندی دیاری دەکات بۆ خستنە ڕوو بۆ نەقد و بۆ ئاعتیمادات و حەوالات بۆ ڕێژەکەی نزم دەبێتەوە بەڵام ئەگەر لە 8 مانگ 112 میلیۆن و 400,000 دۆلاری
دابین کردووە ئەگەر بۆ 9 مانگ بچێتە سەروی 130 میلیار و 130 میلیۆن و 140 میلیۆن ئەوە ڕێژەکەی بە ڕێژەیەکی بەرچاو نرخی دۆلار دادەبەزێتەوە بەرامبەر بە دیناری عێراقی بەڵام ڕوون نییە تا ئێستا تا ساتی پێش هاتنم بۆ ناو ستۆدیۆ تاکیدم کردەوە هیچ بڕەپارەیەکی دیاری نەکردەوە بۆ 9 مانگ واتە بۆ ڕۆژی دووشەمە کاتە بەنقی مرکزی ناڕوونە تا ئێستا هاوڵاتیانیش ئێمەمانانیش نازانین ئەگەر ڕێژەکەی بەنقی مرکزی بەرزتر بوو لە ڕێژەی ڕۆژانی ڕابردوو ئەوە نرخی دۆلار بە شێوەیەکی بەرچاوتر لەو نرخی ئێستا هەیە کە 155 و 555 دادەبەزێت بەڵام ئەگەر ڕێژەکەی کەمتر بوو ئەوە نرخەکەی بەرز دەبێتەوە بەڵام من دڵنیام سیاسەتی بانقی ناوەندی دەبێت ڕێژەکەی بەرزتر بکاتەوە بۆی لە ڕۆژی دووشەمە و سێشەمە و لەو هەفتەیەدا نرخەکان داببەزێتەوە ئاستی جارانی خۆی بۆ نزیکی 150 و 148 باشە مامۆسایی وەکو دواپرسیار پێشنیارە چیە بۆ هاوڵاتیانەی هەیە لە بنمیتی ماڵەکان و لەژێر هەندێک شوێنە هەندێک دۆلاری هەڵگرتووە چێ بە پەلە ئەیگۆڕێ یان هەندێک دیناری هەیە لە ماڵەوە چێ بە پەلە دەیگۆڕێ پێشنیارە چیە بۆ وانەی کە شارەزایی ئەو تۆیان نییە و بەڵام شتێک پارەیان هەیە لە ماڵەوە بەس ئەها بووە بە خۆرەی مێشکیان لێ ترسن ڕاستە هاوڵاتیانی کوردستان و هاوڵاتیانی عێراق بە گشتی ئاگدار دەکەمەوە کە نرخی دیناری عێراقی زۆر بەهاکەی بەرزتر بۆتەوە و هیچ ترس و دڵە ڕاوشیان لە دیناری عێراقی نەبێت چونکە هێزی کڕینی دینار بە شێوە فەرمیەکەی بە شێوە ڕسمیەکەی لە بەنقی ناوەندی عێراق و لە زیانیشدا نرخەکەی بەرز بۆتەوەتە بەهای دیناری عێراقی ئەگەر مقارنە بکەین بە ساڵێک پێشێستا زۆر بەرز بۆتەوە و نرخی بەهای دیناری عێراقی لەم بارودۆخە ئابوووریە کە سەری هەڵدا ئێستا 105 هێشتا بەرز بۆتەوە لە چەند ڕۆژی ڕابردوو کەواتە ترسیان لە دینارەکانیان نەبێ و ترسیان لە هێزی کڕینی دینارەکان نەبێ و زۆر جار گوێبیستی هەندێک خەڵکی نیمچە ئەکادیمی بووە کە نرخی دۆلار دەبێتە 500,000 و دەبتە ملیۆنێک و من پێم وانییە نرخی دۆلار لە 146 و 47 زیاتر بەرز بێتەوە چونکە بە شێوە فەرمی و ڕسمەکەی لە بانقی ناوەندی نرخی هەر 100 دۆلارێک 146 جێگیر کراوە و بانقی ناوەندیش نایەوێ متمانە و سیقەی خۆی لە دەست بدا لەلایەن هاوڵاتیەکانی خۆیە بۆ هەر ڕۆژێ نرخێک ئاڵوگۆڕ پێ بکە چونکە لە هەر بەرزبوونە و نزمبوونەوەیەک ڕێژەیەک لە خەڵکو و هاوڵاتی زەرمەندی ئەم دۆخە دەبن بۆیە بینیمان دوێنێ ناڕەزایی و دەنجی ناڕەزایی لە عێراق بەرز بۆتەوە بەشێکی زۆر لەگەر پارێزگاری بانقی ناوەندیدا کۆبوونەوە لەوەی کە نرخی دۆلار ناکرێت بەم شێوەیە بەرز بێتەوە چونکە شتومەک و کاڵا و پێداویستە سەرەکیەکانی هاوڵاتیان هەموو بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە ئەمەش وا دەکا کارەسات ڕوو بدا بۆی لە بەرزبوونەوە بازرگانەکانی خۆمان زۆر خێران زۆر ئەکتیڤن نرخەکان بەرز دەکەنەوە بەڵام لە کاتێکدا کە نرخەکە دادەبەزێتەوە ڕەنگە 6 مانگی بوێت تا نرخەکان دێتەوە ئاستی جارانی خۆی بەڵام حکومت لە ئێستادا دەبێ ئەم بارودۆخە ناسەقامگیریە ئابووریە ببێتە دەواازەیەک بۆی پشت بە کەلوپەل و بەرهەمی ناوخۆیی ببەستێ بۆی وا بکە خواز لەسەر بەرهەمی ناوخۆیی زیاد بکەوە کەمتر پشت بە کەلوپەلی هاوردەکراوی دەرەوەی عێراق ببەستێت. بەڕێز نەوزاد ئەمۆندی مامۆسای زانکۆ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ زانیاریەکانت.